شوكان كل وعدكي صالبان هربة سبلو هالهلا توناودي وديقلا شكان ديانا وديوانا رمز بودو إدارة ئامادە بوانی بەڕێز چالاکوانان و ئازاری خوازان کوردانی شاری مانچستەر و دەوروبەری بەناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین. هەموو لایەک بەخێر بێن ئەوانەی کە لە دوورەوە هاتوون. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک کە کار بۆ ماف و ئازادی ئەکەین، ئەمڕۆ لەبەردەم کوسڵخانەی عێراق لە مانچستە کۆبووینەتەوە. ڕۆژی 9 مانگ لە بازگەی دێگەڵا مامۆستایانی خۆراگر و مافراومان ڕوبەڕووی تونند و تیژی و بەکارهێنانی گازی فرمێسکڕێژ و فیشەکی پلاستیکی بوونەوە. و یادی هەفتەی سوبات کە ئێستا نزیک دەبینەوە لێی، یاری ئەو قارەمانانەی کە گیانیان بەخشی بۆ ئازادی، شەهیدان ڕێژوان، سوورچێ و ئومێد، شێرزاد، گەرمیان، بیلال، هەردی و ڕۆژانی دوایی. ئەمڕۆ دەڵێن ئێمە درێژە پێدەری ڕێگای خەباتی ئەم شەهیدە سەربەرزانەین، درێژە پێدەری ڕێگای ئازادی و دادپەروەرین. بەدەنجی بەرز هاوار دەکەین بشی خۆراگری مامۆستایان نا بۆ تونند و تیژی، بەڵێ بۆ یەکریزی و دادپەروەری، زیندوو و بێ یاری شەهیدانی هەفتەی سوبات. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی ئەمڕۆ لە مانچستەرەوە سڵاو دەنێرین بۆ دێگەڵا، بۆ ئەو بازگەیەی کە بوو بە پۆڵێوانەی ئازادی، ئەو شوێنەی کە مامۆستایان تێیدا فێریان کردین مرۆڤ دەکرێت نانی نەبێت بەڵام کەرامەتی هەبێت، مرۆڤ دەکرێت برسی بێت بەڵام سەری بەرز بێت. ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ دوو مەبەستی پیرۆز. مەبەستی یەکەم مامۆستایانی عەزیزمان لە 28 مانگی یەکەوە تا 11 شوبات خۆراگریان کرد، مانیان گرت لە خواردن و خواردنەوە، نرخی گرانیان دانا بۆ ویژدان و کەرامەت. فێریان کردین خەبات چۆن نەبێ، فێریان کردین یەکڕێزی چۆن نەبێ، فێریان کردین چۆن بەرگری لە ماف دەکرێت. لێرەوە لە بەردەم کوسڵخانەی عێراق ئەو باڵەخانە ساردە کە دەبێت گوێی لە گەرمی دڵی خەباتمان بێت، ئەو باڵەخانە ساردە کە دەبێت گوێی لە گەرمەی دڵی خەباتمان بێت، ئەو شوێنەی کە دەبێت ببێتە پردی گەیاندنی دەنگی ناڕازەیەتیمان. مەبەستی دووەم تر یادی عەودە و عەودەی شوباتە، یادی عەود شەهید، عەود مام، عەود ئەستێرە، ڕێژوان، سێرکێ و شێرزاد، گەرمیان، بیلال، ئومێد، ئەو توانەی خوێناوی لە فێرگەی ئازادی. داواکاریەکانمان هەڵۆشانەوەی بازگەی دێگەڵا ئەم سمبولی دابەشبوونە جێبەجێکردنی داواکاریەکانی مامۆستایان، ئازادکردنی چالاکوانە دەستگیرکراوەکان، گەڕانەوەی ئازادی بۆ ڕۆژنامەنووسان. خۆشەویستان برادەران، من ماوەی 30 ساڵە لە کوردستان لەدەوە دژی دەسەڵاتدارانی گز و گەندەڵ خۆپێشاندان دەکەم. لەوەیە ئامەتان من نەناسن. ئەم وڵاتە دیکتاتۆر دروست دەکا. ئەم ڕۆژە لەگەڵ پەرلەمانتاران باسم کرد، وتم سەرۆکی حکوومەتی ئێمە، سەرۆکی حکوومەتی بەغداش هاتن هەکە بەڵانمان کردن. لەبەر چی؟ ئێوە هەژار و بەستەزمان
لە وڵاتێکی پڕدا هات و سامان و سەرۆکی دنیا لەو ناوچەی ئێمەیە 34 ساڵە بۆ 34 ساڵ ئەم دەسەڵاتیان لە دەستا 34 ساڵە بە ملیارات دۆلارات نەوەی هەردین لە پێشەوە ئێوە دەربەدەر دەکەن دەسەڵاتی حکوومەتی عێراقی دەسەڵاتی دیکتاتۆری بەعس و فاشستی ئێستاوی هەموو ئێرانی و بەریتانی هەمان دەسەڵاتی کۆنا هەموو سەرکردەکانی عێراقی بە کورتەوە دیکتاتۆرن بەرەماڵان بەسا 34 ساڵ بێدەنگ بووین 34 ساڵ ئازارمان کێشا لە دەرەوەی لە نەهامەتی ئەو هەموو گەنجە جوانە ئاوەرەی دەرەوە بوو. سڵاوتان لێبێ هەڵوێست دێگەڵە حەڤەی شوبات هەڵوێست بەشێکی گرنگە لە خۆت تێگەیاندن هاوسۆزیە بۆەوەی پێت هەقا ئاسایەتیە بوێریە بۆیە هەر کەسێک هەر هونەرمەندێک هەر نووسەرێک پشتیوانی و هەڵوێست دەبێ بەرامبەر بۆ خەڵباتە مەدەنی مامۆسایان و فەرمانبەران دڵنیام هاوسۆزە لەگەڵ یەکێتی و پارتی ئاگدار بن مێژوو ڕەحمەکەستان ناکە دێگەڵە سنووری نێوان کەرامەت و کۆیلایەتی ناوێک هەر بە بیستنی تەزوو بەلەشدا دێ شوێنێک هەر بە بینینی دڵ دەگوشرێ بازگەیەک هەر بە گەیشتن پێی کەرامەتت دەشکێ لە هیچ شوێنێکی ئەم دنیاە بازگەی وان نییە نە پاسپۆرتی لێ دەپرسن نە ناسنامە لێ دەخوێننەوە تەنها یەک شتیان دەوێت شیعاریان دەوێت بڵێ سەرۆکمان سێڕا یا تاجی سەریانە برا گەورە یا جەستەی خۆمتان دەدەمێ دێگەڵە ناشرینترین شوێنە چونکە ناشرین دەسەڵاتی تێدا دەمینێ پیسترین شوێنە چونکە پیسی ویژدانی تێدا دەردەکەوێت مەترسیداترین شوێنە چونکە لەوەی مرۆڤ لە مرۆڤایەتیدا دەماڵێ لێرە مامۆسایان وانەیەکی نەیان پێوتینەوە فێریان کردین کە چۆن بڵێن نا بۆ سڵم فێریان کردین کە کەرامەت گرنگترە لە نان بۆیە لێرەین بە هەمووان دەڵێن نا بۆ حەڤەی شوباتێکی تر ئازادی بۆ گەلەکەمان و ڕێز و شکۆ بۆ شەیدان و بنەماڵەکەمان خوار ڕەحمەتان لێبێ هەم لەگەڵا بڵێنەوە سەروەرانی نشتیمان دێگەڵیان تێپەڕان هەر بە چەپڵە و هەڵهەلات چوونە ئەودی و دێگەڵا شەکی بە خێراتنی هەموو چالاکوانە دڵسۆزەکان دەکەم کە ئەمڕۆ لێرەدا کۆبووینەتەوە بۆ بەرزڕاگرتنی یادی عەفدەی شوبات کە بەداخەوە لە عەفدەی شوباتی ساڵی 2011 لەبەردەم لقی پارتی دموکراتی کوردستان لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری سلێمانی کە ناسراوە بە پایتەختی ڕۆشنبیری کە کۆمەڵە هاو نیشتیمانیان کە گربوونەوەیەکی ناڕەزاییان دژی ئەم هەموو زوڵم مستەمە لەلایەن پارتی و یەکێتیەوە لە هاوڵاتیان دەکرا بەڵام بەداخەوە ئەوان ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرخست و چەکەکانیان کرد لە هاو نیشتیمانیان و کە چەند گەنجێکی خێر لە خۆ نەدی و شەهید کران و کە تاوەکو ئێستاش بە ناو دادگاکانی کوردستان کەیسەکانیان یەکلا نەکردوێتەوە بۆیە لێرەوە ئێمە هاوخەمی خۆمان دەردەبڕین بۆ دەسەڵاتەش دەڵێین بۆ کەس نابێت هەتا سەر لەگەڵ تۆمە پیرە جاش گوێی خۆتم بۆ بگرە باش لەگەڵ ئاژەڵ هاوشانی تەنیا بەناو ئینسانی کەسایەتی بێنیتە تەنها سمێڵت قیتە کوڕی دینار و پارەی تاکە خوێری ئەو شارەی چاوساغی ئەقڵ کوێری هیچ و پوچ و بێخێری تا پێت بدەن سەرەپەتێ هەر ڕۆژ وای لەسەر خەتێ بۆ درەخساوە لەم دەورە لێیدە لەو تیکە چەورە ڕۆژگاری درێیە باو باوی هی وەک تۆیە لەوەتەی من تۆم دیوە بەم چەشنت لێ خوڕیوە زەمانەی دوێنێ و ئەمڕۆ جیاوازی نەبوو بۆ تۆ هەتاوا بێ خۆت کردکە بخۆ و ژیرفانت پڕکە هەرچی شەرمی بەخۆ بێ دەبێ هەر دەستە ڕۆ بێ کێ پیاو بێ لەم دنیاە هەرگیز چاکی بۆ نایە خەڵکی پاک و کوردپەروەر با هەر قوڕ بنێنە سەر هەر کەس نازانێ هەشە لە هەموو شت بێ بەشە بڕوخێ دەسەڵات ئێمە ئەمڕۆ وەکو ئەندام و چالاکوانە ڕێکخراوی دیاکۆک هەڵسان بەیادکردنەوەی عەفدەی شوبات ئەو شوباتەی کە لە هەموو جیهان بە کەمانگی شوباتێک خەڵک بە گوڵ و خۆشەویستی ئەم مانگا ئەناسنەوە یادی ئەم مانگاکەنەوە جگە لە ئێمەی کوردی قوربەسەر هەموو شوباتێک خوێنمان لێ چۆڕێت خوێنی کاکە سورکێ و ڕێژوان هەموو ئەو گەنجە جوانانەی کە بەدەست درێژی گولا لەناو جەرگەی شەقامەکان بەدەستی حکومەت قەڵتانی خوێنکران
او گنجانه تیرۆرس بوون نەمافیا نەچەتە نەتاوانبار تاکە تاوانی ئەوان داواکردنی ماف و ئازادی بوو ئەوان گوڵێ ئەدا پێیان بەڵام بەداخەوە حکومەت بێبەزەیانە بەگوول لە وڵامیدانەوە دەیان گەنج و منداڵ و پیریان خەڵتانی خوێن کرد سەرەڕای ئاشکرابوونی تاوانبارانیش بەڵام بەداخەوە تاکو ئێستاش کە دەستگیر نەکراوە بۆیە من ڕۆی قسم لەم بینایە ئەم بینایە دواوە کە ئەڵێم ئەو کەمەڵ کوشەکرا ئێوە لەکوێ بوون بۆ قسەتان نەکرد بۆ بێدەنگ بوون بەڵێ چونکە ئێوەش شەریک و ئەڵخەباتی ئەوان بوون ئەمڕۆ لە بەرواری هەفتەی دوو وەکو چالاکوانێکی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی کۆبووینەوە بۆ یادکردنەوەی شەهیدانی هەفتەی شوباتی ساڵی 2011 لەم بەروارەدا مامۆستایان و کاسبکاران و گەنجان و بەتەمەن و منداڵان خۆپشاندانێک و ناڕزاییەکیان دەست پێ کرد دژی گەندەڵی چۆساندنەوە و نەعەداڵەتی دەسەڵاتی عێراق و هەرێم بە تایبەتی هەلەم بەدەستەکان خۆپشاندانەکان تەنها داوای مافێکی سەرەتایی خۆیان دەکرد کە بێدانی موچە و دابینکردنی ئاو و غاز و کارەباو نەوت بوو خۆپشاندانێکی ئەمرانە بوو بەڵام دەسەڵات چەکی لە جیان بەکارهێنا کە دە کەس شەهید بووە نزیکەی 500 کەس بریندار بوو لەبەردەم لە قوناوچەکان دەسەڵاتی خوێنڕۆژ ستەمکار تا ئێستا خەڵک مافەکان یان پێشەر دەکرێت ئەوە تا مامۆستایان و فەرمانبەران ماوەی 2 هەفتە مانیان لە ئاو و خواردن گرت تەندروستیان ڕۆژ لە ڕۆژ خراپتر بوو بەڵام حکومەت بە هیچ داواکاریێکیانەوە نەڕێژ داواکارم حکومەت باوە داواکاریەکانیانەوە بچێت و کارەساتێکی تر ڕوونەدا وەک شەهیدانی تری لێ نەکەوێتەوە من دەبێت لەوێرە بێژم هەمی مرۆڤ بە هەمی چین و ناتاوان ڕێگەزێن خۆ بە قەردۆری مامۆستۆینە ئەڤ روێمە و ڕابردوویمە و داهاتوویمە خۆلیاقەت و بەشەریە دێ پێشکەفتن و پاشڤەچوونە خۆ بە بەشێکن ji xebata mamostayîn lewran dibêjin mamostan milletan ava dikin mamostan rewişt û merîfetê nîşan didin mamostan cahiliyetê ji nav dibin ev xebata mamosta diket gelek ji xebata siyasetmedarên faşil bi qîmettir û bi batir e lewran mamostan hemî deman li wê nimuneyê digeritiya ku ji hemiyan baştir pêşan bidin mamosta milletan ava diket mamostan sumbila berxwedanê ye ڕێز سڵاوین بۆ هەمی مامۆستا ئەمڕۆ وەکو ئەندام چالاکوان لە ڕێکخراوی داکۆک هەستاین بە ئەنجامدانی خۆی پیشاندانێک لە بەردەم کونسڵخانەی عێراق لە شاری ماندسەر ئێمە لێرانەوە پشتگیری خۆمان بۆ مامۆستایان دەرەبڕین و لێرانەوە پێتانەڵین لەگەڵتانین ئێمە بۆ زۆر باش ئەزانین کە دوو حیزبی زلێزی هەرێمی کوردستان کە بریتیە لە حیزبی یەکێتی و حیزبی پارتی کە بۆ ماوەی 34 ساڵە معاش و قوتی خەڵکی ئەدزن و ئەیبەن و ئەیخۆن ئێمە لێرانەوە داوا لە حکوومەتی جیهانەکەین کە ئەم دوو حزبە دادگایی بکرێن و بەڵکو و خەڵکی هەرێمی کوردستان بە ئیسراحەت بژێن وەکو ئەندامێک لە ڕێکخراوی داکۆک لێرە کۆبوومەوە بە مەبەستی پشتگیریکردن لە مامۆستایان و یادکردنەوەی هەفتەی شوبات و من وەکو خەڵکی هەولێر دەڵێمە مامۆستایان هەموو کات بەخێر بێن بۆ هەولێر ئەگەر پارێزگاری هەولێر قسەش کردەوە مانای ئەوە نیە هەموو خەڵکی هەولێر ئەو قسەیە بکاتن و ئەو بیرکردنەوەی هەبیتن لەبەرەوەی مامۆستایان هەموو کاتێکمان پەروەردە کردی و منداڵەکانمان پەروەردە دەکەن و زۆر بەخێر بێن سەر چاومان و زۆر بەداخەوە بەو شێوە درندانە مامەڵەیان لەگەڵ کراو و داوا دەکەم لە حکوومەتی گەندەڵ و دەست لەم کارە ناشینانە هەر بگرێت و بەدەم دەنجی مامۆستایانەوە بچن و هەموو داواکاریەکانیان جێبەجێ بکرێ و گەورە و مێرەبان پێشەکی بە خێراتنی هەموو چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆکەکەم بۆ ماف و ئازادی یەکەم ئەمڕۆ لێرە کۆبووینەوە دژی دەسەڵاتی گەندەڵ پارتی و یەکێتی کەوەکارن بە گەندەڵی برسیکردنی کۆمەلگا کوشتن و چەوسانەوەی خۆپیشاندەران دەنگمان دەخەینە پاڵ دەنگی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان پشتیوانی لە مانگرتوان و خۆپیشاندەران و داوای مافەڕەوەکانیان دەکەن عەفتەی شوبات پەڵێکی ڕەشە لە مێژووی دەسەڵاتی کوردیدا سەرتا بەخێر بێن ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک ماف و ئازادی پشتگیری خۆمان دەردەبڕین بۆ مامۆستایان و فەرمانبەرانی مانگرت و لە هەرێمی کوردستان هیوادارن حکوومەت مافەڕەوەکانیان جێبەجێ بکات و مافەڕەوەکانی جێبەجێ بکات و شایستەدارەکانی پێ بدات وڵێ پێشەشی بە خێراتنی ئەندامانی ڕێکخراوە و گەنجانی مانچستەر دەکەم ئەمڕۆ هەستاین بە خۆپیشاندان لە دژی ئەم حکوومەتە بۆ پشتگیری مامۆستایان و یادکردنەوەی هەفتەی شوبات وتەیە چشمەیە بێگومان ڕۆژێ دێ دەسەڵاتان کۆتایی دێ ئاخری ئەم ڕۆژە هەردێ میلەت لێتان ڕاپەڕێ هەر وەکو بەرداشی ئاش ئەتان هاڕێ وەک بەراش
چارەنووسان 100% وەک بەشارە وەک بە ئەسد بەدە سپاسی مامۆستایانیمان گرتوو بکەن کە 15 ڕۆژ بەسێتیان هەڵبژار لە پێناو مافەڕەوەکانیان هەروە شکاندنی دیواری دێگەڵە پامێکی تری بە گوێستم کاران گەیاند و ڕکەڕخان لە ناوچینیان نزیکە هەروەها یادی حەفتەی شوبات هەروەها یادی حەفتەی شوباتی سلێمانی بەرز ڕائەگرین ئێمە ئازادی خواز بەردەوام ئەم یادە بەرز ڕائەگرین و ئەڵێن هەرچەندە کات تێپەڕێ بەسەر شەهیدانی حەفتەی شوبات لای ئێمە ئازادی خواز بە زیندوی ئەمێنێتەوە تا ڕۆژێک تاوانباران و بکەرانی ئەم تاوانە گەورەی بە سزا یاسایی خۆیان نەگەن. وڵای من وەکو چالاکوانێکی بادینی من لێرەوە پشتگیری خۆم بۆ مامۆستانی کوردستان دەنێرم بەڕاستی ئەو دەسەڵاتە ئەو خەڵکان چاوساندۆتەوە ئەنی حەقی و مافی مرۆڤ و مافی مامۆستایانیان دەخۆن ئەو مامۆستا بوو کە ئەوانیان هێنا ئەو کاتێکی ئێستا تێدان و فێری زمانی کوردیار کردن پێش ناکە ئەنی حەقی مامۆستایان بخۆن من وەکو چالاکوانێک لێرە لە شاری مازستەر پشتگیری و پشتیوانی خۆمە نێرم بۆ مامۆستانی کوردستان هەر بە چەپڵە و هەڵهەڵە چوون ئەودی و دێگەڵە شکاندیان ئەو دیوارە ڕەمزە بۆ دووری دارە سەروەرانی نیشتیمان دێگەڵەیان تێپەڕان هەر بە چەپڵە و هەڵهەڵە چوون ئەودی و دێگەڵە شکاندیان ئەو دیوارە ڕەمزە بۆ دووری دارە بڕۆ خێدە سەڵاتی دەست